على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمانانی خۆشەویست بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی ئامۆژگاری، السلام عليكم ورحمة الله وبركاته. جارشتر لە بەرنامەیەشتر بەناوی کەشتی ڕزگاربوون لە خزمەتەوەی بەڕێزداین بۆی باسی بابەتەیشتر بکەین لەو بابەتانەی کە بنەهۆی ڕزگارکردنی مرۆڤ بە پشتیوانی خوای پەروەردگار لە ناخۆشی و لە عەزاب و لە سزا ڕۆژی دوایی ئەبێتە هۆی نەجاتبوونی ئینسان لە نەهامەتیەکان و هەر لەگەڵ ئەوەشدا دەبێتە سەبەبی خۆشبەختی و خۆش گوزەرانی لە دنیاشدا. بابەتی ئەو جارەمان بریتە لە بابەتی سەلامکردن. بەڕاستی هەندێک بابەت هەن زۆر گرنگن لە بابەتە شەرعیەکان، لە بابەتەکان ئەو کە خوای تەعالە باسی کردووە لە قورئانیان لە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموویان بە بایەخن، بایەخی زۆریان هەیە. هیچیان ئەوە نین کە بڵێ بێ پێویست بی ئینسان لیان. هەندێک بابەت هەن ئینسان ڕۆژانە لەگەڵیدایە، ئەگەر ئینسان ڕۆژانە بایەخی پێ بدات دیارە ئەو کەسە بایەخ بەشتەکانی تریشە دات. چونکە جاری وایە ئینسان هەندێک حاڵەت دێتە پێشی کە مەصرەفی تێدانێ، کە ماندووبوونی تێدانێ، کە زەحمەتی تێدانێ، ئەوان لە دەست خۆ بدات بێگومان لە ئاست ئەوانەی تر کە ماندووبوونی تێدابی، کە مەصرەفی تێدابی، کە کاتی بێت، ئەوانە زیاتر وەکو دەڵێن کەم تەرخەمی تێدا دەکات. بابەتی سەلامکردن ئەو بابەتەیە کە وەکو باسمان کرد مەصرەفی تێدانە، هیچ پارەی ناوێت و هیچ کاتی ناوێت، لە هەموو کاتێکدا دەگونجێت کە ئینسان سەلام بکات. و لە حەدیثێکدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆیە دەڵێن کە ئەوە هۆکارێکە بۆ نەجات بوون. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئێوە لا تدخلوا الجنة حتى تؤمنوا، ناسێ باش تا ئیمان نێنن. بێگومان ئینسان باشتر بۆ ئیماندارانە، خوای تەعالە بۆی داناون و کەسەی باوەڕی نەبێت، ئیمانی نەبێت بەخوا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ڕۆژی دوای بۆ باشتە، ئەو کەسە ناستەوە باشتە. جاگەر ئینسان ئیمانی هێنا ولا تؤمنوا حتى تحابوا، ئینسانی ئیمانداریش ئەو ئینسانەیە کە یەکتریان خۆش بێت، مسلمانی خۆش بێت لە پێناوی خوای پەروەردگار، کە مسلمانی خۆشەویستیشی ڕاستەقینە. حتى ولا تؤمنوا حتى تحابوا ألا أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم. ئاشتێکتان پێ بڵێم کە بێتەوە کاری خۆشەویستی لە نێوانتان، بێگومان هەمومان پێویستمانە و پێمان خۆشە بزانین. ئەویش ئەفەرمی ئەفشوا السەلامە بەینەکم، ئێوە سەلام کەن لە یەکتر، سەلام لە ناوێک بڵاوکەنەوە. جا سەلام چەند تەفسیر و چەند مانا لە خۆڵ دەگرێ، ئەوە یەکجار زۆرە. بۆیە بابەتی ئێمە ئەو بابەتەیە سەلامکردنەکەیە، واتە ئەحواڵ پرسین و کاتێک ئینسان بە یەک دەگات ئەو دەستەواژەیە کە بەکاردێنیت. وتمان دەستەواژە زۆر جارە بینی ئینسانی مسلمان، ئینسانی بە تایبەتی غەیرە عەرەب، چونکە بەڕاستی شەیاطینی ئینس و جن بەردەوام لە هەوڵدایە، بە هەوڵدایە کە خەڵک لە دین دوور بکاتەوە، چاواشەکاری بکات، خەڵکی دوور کاتەوە لە خواپەرستی، جا بە هەر نەوعێک بتوانیت. لەبەرەوە وتمان دەستەواژە، چونکە جاریواکە کەمە کوردین بۆ سەلام بە کوردی نەکەین، ئێمە فارسین بۆ سەلام بە هەتا کۆتایی. برای بەڕێزم مسلمانی خۆشەویست، شارەزا نەبوون لە دین زۆر جارە بینی تووشی خلیسکان دەبی، تووشی لادان دەبی، فریو دەخۆیت. ئەو دەستەواژەیە کە ئێمە بەکاری دەینین، ئێوە بەکاری دەینن، مسلمانان بەکاری دەینن، السلام علیکم یا السلام علیکم ورحمة الله، ئەو دەستەواژەی خوای تەعالە دایناوە، نەک بڵێ عەرەب دایناوە، نەک بڵێ فارس دایناوە، نەک بڵێ کورد دایناوە. السلام علیکم ورحمة الله وبركاته. یا هەر سێ جۆرەکەی کاتێک خوای تەعالە فەرمێ لە حەدیثێکدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خوای تەعالە ئادەمی دروست کرد، فەرمی بڕۆی لای ئەو مەلایکەتانە سەلامیان لێ بکە، چۆنیان جواب دایتەوە، هەر ئەو سەلامەش خوای تەعالە فێری کرد. چۆنیان جواب دایتەوە ئەوە سەلام و ئەحواڵ پرسی، ئێوێ تۆیە لەگەڵ زوڕیەت تۆ، زوڕیەت تۆ هەرچی لە وەچەی تۆی لە دوای تۆ پەیدا دەبیت. جا بۆتە کورد و بۆتە فارس و بۆتە ئینگلیزی هەرهەموویان ئەوش توگە السلام علیکم تیان السلام علیکم السلام ورحمة الله. کەواتەی چاوی تێدانی کە تۆ بێی چاواشەی خەڵکی بکەی بڵێ ئەوە دەستەواژەی عەرەبانە. نا تۆ مەبەستت لێدانی دینە، مەبەستت دوورکردنەوەی خەڵکە لە دین، ئەوەیان ئاوە و ڕیش ئاوە و عەبە ئاوە و تا کۆتایی هەر ڕۆژێ بە نەوعێک. بەڵام سوپاس بخوای گەورە
خوای تعالی دینی خۆی دەپارێزێت خوای تعالی ئەو دینە دەپارێزێت و جوندی هەن لەشکری هەیە خوای تعالی جوندی هەن لە ئینسانەکان لە هەمووی بۆی دیفاع لەو دینە بکەن بۆی ئەو دینە بە بەرز ڕابگرن و دروشمەکانی جێبەجێ بکەن. سەلامکردن چییە؟ وەکو باسمان کرد بچووکەمترین دەستەواژەی سەلام السلام عەلەیکم. ئەوە لە حەدیثێکدا پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام جارێکیان دانیشت لە ناو سەحابان کەسێک هاتە ژوور و وتی السلام عەلەیکم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جوابی دایە و کابرا دانیشت وتی ئەوە دا. یەکتر هات وتی السلام عەلەیکم وەڕەحمەت الله ئەویش جوابی دایەوە و دانیشت وتی ئەوە بیست. یەکیشتر هات وتی السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه جوابی ویشی دایە و ئەویش دانیشت وتیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چی بوو تۆ وتت دا وتت بیست وتت سی یەکەمیان کەوتی السلام عەلەیکم دە چاکەی بۆ نووسرا ئەوەی دوێمیان بیست چاکەی بۆ نووسرا کەوتی السلام عەلەیکم وەڕەحمەت الله ئەوی دیکە وتی السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکات سی چاکەی بۆ نووسرا. توخوای ئێمە دەبێت چەند چاکەمان لەدەست دابن هەر ڕۆژانە چەند چاکە لەدەست بدەین لە تەلەفۆنە و شتکێ دەچێ ماڵە دەگەی بابت دەگەی دایکت دەگەی منداڵەکەت جیرانەکەت لە مزگەوت لە هەر لە بازار چەند جار لەگەڵ کەسێکی ناسرا و دۆست خزم یا هەر نەشی ناسی پێی دەگەیت ئەو چاکان لەدەست دەچن بڵێ سەلام عەلەیکم چی تێدایە تۆ دەستەواژێک هەر بەکاردەیلی هەموو قەومێک وا دەبێت دەستەواژەیەک بەکاربێن السلام عەلەیکم السلام عەلەیکم وەڕەحمەت الله السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکات ئەو چاکانە بۆیە ئەوە ڕێگای نەجاتە خوای تعالی هەموو چاکەی تێدا کۆ کردوتەوە هەموو حەسەناتی تێدا کۆ کردوتەوە بۆچی بۆی فەقیر زگی بەخۆ نەوستێت ئەوەی کە نیەتی ئەوەی هەر دەوڵەمەند پێ بکرێت دەوڵەمەند ماڵی هەیە دەبەخشی دەوڵەمەند ماڵی هەیە مزگەوت دروست دەکات دەوڵەمەند ماڵی هەیە سەدەقەت دات نا خوای تعالی هەندێک شتی داناوە زۆر گەورە هەمووی تێدا بەشدارە خۆ ناتوانم لێرە بڵێ وەڵام من ناتوانم سەلام بکەم فەقیرم من ناتوانم سەلام بکەم علمم پێ نییە من ناتوانم سەلام بکەم تا کۆتایی بە هەموو دەتوانن هەر هەموو دەتوان خوای تعالی چاکەیەکی جار زۆری تێدا کۆ کردوتەوە بۆی هیچ کەسێک تێدا بێ بەش نەبیت. جا کابرای دەوڵەمەند هەیە مەثەڵەن ماڵش نابەخشی هیچ سەلامیش ناکات بەڵام تۆی فەقیر ئینشاءالله ئیلتیزامت هەبێت پابەند بە خوای تعالی یارمەتیت دەدات و هیچی بکەم مەزانە وا مەزانە سەلامکردنێک کەمە وەکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ولا تحقیرن من المعروف شیئا لە چاکەدا هیچ بکەم مەزانن چێ دەزانی نوێژەکان لێ قبول دەبێت چێ دەزانی ڕۆژوەکانمان قبول دەبێت بەڵام لەوانەیە واللهی ئەو سەلام عەلەیکم ئەمە لێ قبول بێت کە دەکاتە 10 چاکە دەکاتە 20 چاکە دەکاتە 30 چاکە ئەوەی دی کفایەتە بۆ ڕۆژی دوایی. بۆیە پێویستە ئینسان نەک تەنها خۆمان بەڵکو ماڵ و منداڵیشمان فێرکەین هەمووان فێر بین و بتوانین چۆن سەلام بکەین کە دێ ماڵەکەت سەلام بکەین لە خێزانت لە ماڵ و منداڵت لە هەر هەموویان. فەزلی سەلام یەکجار زۆرە کە دەڵێن نەجات کەشتی نەجات کەشتی ڕزگار بوون واللهی هەمووی مطابقە بەس باسی فەزلی سەلام بکەیت ئەو مچاکە حەسەناتەی تێیدایە کۆی بکەیتەوە ئەو جا بخۆت هەز دەکەیت کە بەڕاستی ئەو بابەتانە نەجات دەرن ئەوانە کەشتی نەجاتن بۆ ئینسانی مسلمان. جارێ سەلام یەکێکە لە ناوەکانی خوای پەروەردگار هەر کەسێک ناوی خوا بێنێ زیکری خوای کردووە و زیکری خواکردنیش خوای تعالی فەرمێ کەسێک زیکرم بکات یادم بکات لە دڵی خۆی من لە دڵی خۆم من لای خۆم لە نەفسی خۆم زیادی دەکەم و هەر کەسێک لە ناو خەڵکدا یادم بکات منیش لە شوێنێکی ئاوا یادی دەکەم لە شوێن لە ناو مەلایکەت خوای تعالی یادیان دەکات و هەروە مسلمانان سەلامکردن کە ناوی خوایە کە تۆ بەردەوام لەفزی سەلام لەسەر زمان بیت پێغەمبەر دەیفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام جارێک سەلامیان لێ کرد جوابی نەدایەوە تا تەیەممومی کرد ئەو جا جوابی دایە وتی من چووکە پێم خۆش نییە زیکری خوا بکەم بەبێ دەستنوێش بۆ هەر سەلامێک 10 چاکە و 20 چاکە و 30 چاکە و حەدیثێک کە باسمان کرد ئێستا ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی لە بەرامبەر سەلام عەلەیکم یا سەلام عەلەیکم وەڕەحمەت الله یان کەوە بەڕەکاتوی لەگەڵدا بێت چەندی خێر و چاکە بۆ دەنووسێت. سەلام بەرەکەت لە ماڵ زیاد دەکات. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام
ئامۆژگارێک لە سەحابەکان دەکات و دەفەرمی ئیذا دەخەلتە عەلە ئەهلیکە فەسەلیم، ئەگەر چووە ماڵەوە سەلامیان لێ بکە. بۆچی دەبێتە بەرەکەت بۆ خۆت و ماڵ و منداڵت؟ یعنی چی بەرەکەت؟ نەکەو بڵێ ئیلا نان پێ زیاد بێ، ئیلا معاش پێ زیاد بێ، ئیلا دەرامەت پێ زیاد. بەرەکەت یعنی ئەو ماڵەت لە سوود و قازانجی دەبێت. خێزانەکەت خێزانی چاک دەبێت، منداڵەکان منداڵی ساڵح دەبن، نانەکەت نانێکی حەڵاڵ دەبیت، نانەکەت لە ئیسراف سەرف ناکەی، لە چاکە سەرفی دەکەی، منداڵەکان بە هەمان شێوە تا کۆتایی. خاڵیش تر سەلامکردن نیشانەیەکە لە نیشانەکانی ئیمان، نیشانەکەی لە نیشانەکانی تەقوا. کاتۆ سەلام دەکەیت بە مەبەستی بەرز ڕاگرتنی ئەو دروشمە، ئەو شەعیرەی خوای تەعالە، ئەو شەعیرەی دینی ئیسلام خوای تەعالە شاهیدیت بۆ ئەدات. ئێستا چەندە پێت خۆشە، هەر یەکێک لە ئێمە پێمان خۆشە کەسێک پێمان بڵێ کەسێکی دیندارە، کەسێکی بە تەقوایە، کەسێکی ئاوا ئاوایە، بێگومان پێمان خۆش. ئەی ئەگەر ئەو شاهیدیە لە لای خوای تەعالەوە بیت، ئەو هەر زۆر زۆر گەورەیە. لەوانەیە کەسێک مەدحمان بکات لەبەر بەرژەوەندیەک، لەوانەیە کەسێک ئەوڕۆ مەدحمان کەس بینی پەشیمان بێتەوە، لەوانەیە کەسێک لەبەر هۆکارێک مەدحمان بکات مەدحەکەشی لەجێ نەبی، ڕەوا نەبیت، چکە ئینسانە. بەڵام وەڵڵاهی شایەتیدانی خوای تەعالە شایدانیشە ڕەوایە و ڕاستە و شایستەیە ئیلا لەگەڵ خۆت دێتەوە کە شایدیت بۆ بدات. خوای تەعالە شاهدی ئەدات، ئەفەرمێ ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. ئەوانەی دروشمەکانی خوا بەرز ڕادەگرن، جا لە نوێژە، لە سەلامکردنە، لە جلو پۆشاکە، لە ڕیشە، لە عابایە، لە هەرچی هەیە، تۆ ئەگەر ئەوانە بەرز ڕابگری، جا لێرەی لە هەر شوێکی هەیت لە ناو مسلمانان، لە ناو مسلمانان ئەو دروشمان بەرز ڕابگریت، شانازی بکەی بەو دروشمانە، ئەو خوای تەعالە شاهید بۆ دەکات بەڕاستی ئەو ئینسانێکی بە تەقوایە، ئەو کەسێک تەقوادارە. نەک تۆ کوێکن فڵان کەس بڵێ بەیانیت باش و کوێ لایکن مەرحەبا و کوێ لای هەر یەک بە سیغەیەک، ئەو خۆت لەگەڵەوان دەگونجینی. تۆ دروشمی چیت بەرز کردوێتەوە؟ تۆ شانازی بکە بۆ دروشمە، ئەو دەستەواژی کە خوای تەعالە دانیەوە. کەواتە هات چەندەکە من ئەوانەی کە هەموو کاتێک جا تۆ مامۆستای لە زانکۆی دکتۆری فڵانی ئەگەر لێبی شەهادەکەت، مەوقیعەکەت، شوێنەکەت فێڵ لێ نەکات کە واز لە سەلام بینی سەلام نەکەیت، کوێکن هەر کەسێک سەلامی لێ بکە، سەلام عەلەیکوم، ئەوەی تۆ گەورەترە. و هەروەها مسلمانان ئینسان کە سەلام دەکات، ئێمە وەکو مسلمان دەبی سەلام لە یەکتر بکەین، ئەو نیە لا دەبی بیناسی. کەسێک کە دەڕوا سەلامی لێناسی چێ بۆەوە نایناسمە، ئەی بۆ سەلام لێ کرد؟ نا، ئینسانی مسلمان وانە، ئینسانی مسلمان کە ڕۆیشت سەلام لە هەموو کەسێک دەکات. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمی باشترین مسلمان ئەو مسلمانەیە کە سەلام بکات لەوەی کە دەیناسی و نایشناسیت، کە دەیناسی و کە ناشیناسیت. جاری وایە خۆشەویستی بەس لەبەر سەلامێک دروست بووە، جاری وایە کەسێکی ئەهلی مزگەوت، کەسێکی دیندار، کەسێکی بەتەمە سەلام لە منداڵێک دەکات، لە گەنجێک دەکات، لەوان ئەو سەلام بیتەوە کاری ئەوەی کە منداڵیانە و گەنجە بێت بۆ مزگەوت، ڕوو بکاتە مزگەوت، چکە زۆری پێخۆشە. بۆچی پێی خۆشە؟ چونکە سەلامکردن بەشێکە لە دین، بەشێکە لە ئیمان، بەشێکە لە ئیمان. وەخوای تەعالاش ئیمانی خۆشەویست کردووە، ولكن الله حبب إليكم الإيمان. خوای تەعالە ئیمان لا ئێوە شیرین کردووە، خۆشەویست کردووە. وزينه في قلوبكم، ئەوەی ئیمان بێت، ئەوەی ئیماندار بێت، ئەوەی صفاتی ئیمانی بێت، خۆشەویستە لا ئیمانداران. کەسێکی بێ ئیمان، کەسێکی ملحید و خراپ، کەسێکی دوور لە دین، دژە دین پێی خۆش نییە، ئەوە بزانەوە بێ ئیمانە. ئەگەنا ئینسانی ئیماندار لە هەر قاڵبێکدا بیت، وەڵڵاهی حەزی لە سەلامکردنە. بۆچی؟ چونکە فیتڕەتی وا ئەو کەسە وایە. خوای تەعالە ئەفەرمێ من ئیمانم لە دڵی ئێوە شیرین کردووە، خۆشەویستم کردووە. کەواتە بە سەلامکردن دەیناسی نایناسی سەلامی لێ بکە، تۆ چاکەی خۆت دەست دەکەویت. تۆ ئەگەر بێت و شتێکت پێ بفرۆشتن، تیجارەتی دنیا بیت، شتێک بفرۆشی، تخواکە کابرا بێ لێت بکڕی، لێ دەپرسی من دەتناسم یان ناتناسم، ئیلا دەیبیناسی ئەو جار شتەکەی پێ بفرۆشی، ئیلا دەیبیناسی ئەو جار معاملە لەگەڵ بکەی، نادڵ قازان چیشم پێدایە، چێ و چێنی عەرەبا، کوردە، فارسە، ڕەشە سپی هەر شتەکە خۆی پێ دەفرۆشی. بۆچی؟ قازانج دەست دەکەوێت. سەلامەکە شوایە.
سەلامەکەش قازانج دەست دەکەوێت سەلام عەلەیکم دە چاکت دەست دەکەوێت سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاه بیست چاکت دەست دەکەوێت سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتی چاکت دەست دەکەوێت کەواتە ئەو تیجارەتی دنیا ئەوش تیجارەتی ئاخرە وقاتیش لە بیر مەکە و ئاگاداری ئەوەش بە بەڵێ سەلامکردن ئینسان کە سەلام دەکات زۆر جا ئەڵێ کابرا کەسێک ئەڵێ وەڵای جا من ئەو چەند جا سەلام لە فڵان کەس بکەم جواب ناداتەوە ئەو جواب نادە بۆی سەلامی لێ سەلامی لێ بکە چ خەیریە تۆ چاکەی خۆت دەست دەکەوێت جواب داتەوە جواب ناداتەوە جوابی دایەوە ئەوش چاکەی دەست دەکەوێت جوابی نەدایەوە چاکەی دەست ناکەوێت بەڵام بزانە تۆ بەردەوام بە ئەو کەسە ڕۆژگارێک هەر دادێ دڵی نەرم بیت ناکرێت تۆ بە وەکو ئەو کە جوابی نەدا تۆ سەلامی لێ نەکەیت ئەو لەوانە جەهلی هەبێ ئەو لەوانە نەزانیت ڕۆژێک دادێ ئەویش ئەو شتە فێر بیت ڕۆژێک دادێ خوای گەورە هیدایەتی ئەویش بدات ئەگەر ئەهلی هیدایەت بیت جا بۆیە ئەویش هەست بە و هەڵەی دەکا کە کردوێتی و ئێمە کە سەلامیشمان جواب نەدەنەوە ئێمە سەلامی خۆمان دەکەین بۆچی چووکە بۆ خۆمان قازانج لەوانەیە جاری تریش باس کرابیت بەڵام ئەفەرمێ جارێکیان پیاوێک کەسێکە گرێ کرێکارێکە گرێ بۆی بیرێکی ئای بۆ لێ بدات کابرای کرێکار دێت بیر هەڵکەنەکە دێ بیرەکە لێدا تو ڕۆژێک ناگاتە و جاری دۆم لێدا ناگاتە و ڕۆژی سێمیش بە کابرای خاوەن بیرەکە لە کاکە ئێرە ئاوی تێدا نییە ئەڵێ کاکە لێیدا ڕۆژیشتر لێدا هەر لە کاکە ئێرە ئاوی تیان نییە کاکە دە لێیدا ئەو جا ڕۆژی سێمیان چوارەم ئەڵێ کاکە تووڕای بێ کاکە ئێرە ئاوی تێدانی دەڵ کاکە ئێرە دروستە ئاوی تێدانی بۆ من بەڵام خۆ بۆ توی پارە تێدایە بۆ توی پارە تێدا تۆ پارەی خۆت وەردەگری بۆ منی ئاو تێدانی بۆ توی پارە تێدایە کەواتە ئەو کەسە جوابی تۆ ناداتەوە بۆی ئاوەکەی تێدانە بەس بۆ تو چاکەی تێدایە حەسەنات دەست دەکەوێت حەسەنات دەست دەکەوێت بۆیە ئینسان کەم تەرخەم نەبێت کە کەسێک جوابی نەدایەوە سەلام نەکات یاخود وا نەکات کە قسەی کەسێک جواب نەدانەوە کەسێک ببێتە مانع و بەربەست لە بەرامبەر بۆ دەستکەوتین ئەو چاکە و حەسەناتی کە خوای تەعالا دایناوە لە سەلامکردندا سەلامکردنیش مسلمانان چۆن دەویست سەلام بە تەنە نابیت سەلام بە دەست نابیت سەلام بە ئیشارەت نابیت سەلام دەستەواژەی خۆ هەیە سەلام عەلەیکم کەمترین دەستەواژەیە ئەگەنە باشترینی ئەسسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکات بەڵام کەمترینش السلام عەلەیکم وەکەسێک کەوتی سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاه ناوڵ عەلەیکم السەلام وەکو زانان دەفەرم دەبلا ینی کەمەوە خۆی بیت سەلام عەلەیکم وعەلەیکم السەلام کەمترینە کە زیاتریشت گوت خێری زیاتر دەست دەکەوێت کەوتی سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاه تۆش دەی بڵێ وعەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاه وبەرەکاتش بڵێ ئەو باشترە چونکە خوای تەعالا دەفەرمێ ئەگەر سەلامتان لێکرا بە چاک سەلام کەن و بە باشترینیش جوابی بدەنەوە کەواتە لە بیرمان نەچێت کابرا بە پێش دوکانێکدا دەڕوە بە پێش کەسێکدا تێپەڕیت دەستی هەڵدێنێ و سەلام دەکاوە سەلام نییە پێغەمبەر نەهی کردو عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووە کە جوولەکان مەکەن ئەوان سەلام بە ئیشارە دەکەن بەدەست دەکەن لێوە ئەبەو شێو سەلام مەکەن ئیلا مەگەر کەسێک لە دوور بێ نەتبینێت یعنی کە لە دۆر بە زمان سەلامەکە دەکەیت کە دەست هەڵدێنی بەس بۆ ئاگای لێبیت بۆ بە خەبەرهێنانەوە نەک دەست هێڵێنانەکە بۆ سەلام نییە بەس بۆ بە خەبەرهێنانەوەیە وئیلا سەلامکردن ئەبەو شێوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبە فەرمێت سەلام بڵێن سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاه کە توێ شوێنێکیش لە بەهانە مەبە کە جارێک کەسێک ئاگای لێ نەبوو یان تۆ بە سەبرت گرت لە قەڵەباڵغیەکە لە دوکانێکە لە ماڵێکە لە شوێنێکە کەوتو سەلام عەلەیکم دوای قەرزداریکردی و سەلام لێکرد جوابی نەدایەوە و نازانم ئاوە ناوەشتە بۆ بەهانەمە برام بۆ چاکەی خۆتە چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە سەلامی دەکرد سێ جار دووبارەی دەکردەوە حتا کابرا تێدەگەیشت حتا ئەو کابرا تێدەگەیشت و جوابی سەلامەکەی داوە چونکە ئەبەو شێوەیە ئینسان مادەم بێ چاکە بە خۆی بگات بە براکەی بگات دەبی هەوڵدا تێبگات نەک بە سەبری سەلام بکەیت و کابراش تێنەگات یاخود هەر کابرا مەشغوڵ بێ ئاگای لێ نەبی تۆ دوای قەرزداری بکەیەوە لە بەهانەمە بەدەی و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دیسان چۆنیەتی سەلامکردنی فێر کردوین کە بەڕاستی بۆ خۆشەویستێکە ئەو کەسە باشترینە کە دەست پێشخەرە لە سەلام کە دەست پێشخەرە لە سەلامکردن دوو نەفەر بەیەک دەگەن کامیان پێش سەلام کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەڵێ ئەو باشترە ئەفەرمێ ئەو باشترە و خێر و چاکەویش زیاترە و ئینسان ئەفەرمێت ئینسان کە بە ڕێگادا دەڕوە سیارەی پێ هەرچی بە ڕێگادا دەڕوە سەلام لە دانیشتوو بکات
ئینسانی سوار سەلام لە پیادە بکات، بچووک سەلام لە گەورە بکات و کەم سەلام لە زۆر بکەن. ماناشی ئەوە نییە کە ئیلا کەسێک ڕۆژ گەورە بوو ئیلا منداڵێک بە تەنیشدا تێپەردەبی لە چاڕوانی منداڵێک سەلام کە نا، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەلامی لە منداڵان کردووە کەواتە بۆی منداڵە فێر بیت، دڵی پێ خۆش بیت. ئەوانە هەمووی ئادابن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ سەلام کردن فێری کردوین و دەبی ئینسان ئاگای لێ بێت. و سەلامکردنیش مسلمانان وەکو باسمان کرد سەلامکردن سونەتە کە نەیکەی گونەحبار نابیت، مستحەبە، گونەحبار نابی، بەڵام کە جواب نەدەیتەوە گونەحبارە بیت. کە سەلام جواب نەدەیتەوە گونەحبارە بیت. لە مەجلیسێکیش کەسێک تێپەڕی سەلامی کرد یان هاتە مەجلیسەکە سەلامی کرد، ئەگەر هەموویان جواب دەنەوە هەموو خێریان پێ دەگات. ئەگەر یەک نەفەر جواب داتەوە ئەو واجبەکە لەسەر هەموویان لا دەچێت، بەڵام بەس ئەویان خێری پێ دەگات، ئەوان کە خێریان پێ ناگات. کۆمەڵێک چوونە شوێن هەموو سەلام بکەن، ئەویش هەمان شێوە دروستە. ئەگەر یەک نەفەری سەلام بکات ئەوە ئەرکەکەی حەقەی جێبەجێ کردووە. و هەروەها مسلمانان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە بەخیلیکردن لە بەرامبەر سەلامکردندا ئەفەرمی بەخیلترین کەس ئەو کەسێکە لە سەلامکردندا بەخیلێکە، قرچۆچێکە، ڕەزیلێکە. چونکە سەلامکردن هیچ وەکو باسمان کردی مەسرەفی ناوێت، پارەی ناوێت. سەلامکردن کاتی ناوێت، سەلامکردن علمی ناوێت، خوامادەکردنی ناوێت، ناسیاوەتی ناوێت. کە ئەوەی نەوێت ئینسان لە سەلامکردن بەخیل بێت، ئەتو ئەوڕۆ لەوەست بەخیل بی کە سەلام لە براکەت بکە کە هیچ مەسرەفی نییە، چۆن چاوەڕوانی ئەو لێ دەکرێت سبەینە پێویستی بە تۆ بە پارەت دەستی بگری، چۆن چاوەڕوانی ئەو لێ دەکرێت کە لە کاتێکدا بۆ هەر نەوعی یارمەتیەک دەستی بگری بێگومان ناگری. ئەوڕۆ بە سەلامکردنێک دروشمەکانی خوا بەرز ڕانەگری، بەخوای سبەینی ئەگەر پێویست بە تۆ بێت کە دین پێویستی بە هیچمان نیە، ئێمە پێویستمان بە دینە، بەڵام بێت تۆ مەسرەفێک بکەیت، خەرجێک بکەیت بۆ بەرز ڕاگرتنی دینی خوا، بەخوا قەت ناکەی. جا بۆیە مسلمانان بە ئەو بابەتەمان بابەتی سەلامکردن کە باسمان کرد ببێتەوە کارێک بۆ پەڕینەوەمان لە پردی سیڕات و بێتە کەشتێک لەو کەشتیانێک کە ئینشاءالله تعالی نەجاتمان بدات لە سزا و لە عەزاب و لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی جەهەنەم، چونکە بەڕاستی بابەتە زۆر گرینگە و ئەبێ بایەخی پێ بدەین و کەم تەرخەمیش نەبین. واللهی لەوانەیە خوای تعالی سەلامێکمان لێ وەرگریت، چونکە هەر لە حەدیثێکدا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام کابرای زیناکار سەگێکی ئاودا خوای تعالی سوپاسی کرد و لێ خۆش بوو، ئەوەندەی لێ وەرگرت کفایەت بوو. ئێمەش لەوانەیە خوای تعالی نوێژمان لێ وەرنەگریت، لەوانەیە ڕۆژوومان لێ وەرنەگری، لەوانەیە هیچمان لێ وەرنەگری، بەڵام ئەگەر سەلامێکمان لێ وەربگریت ئەوە بەڕاستی یەکجار زۆرە بۆ ئێمە، زۆرە بۆ ئێمە و بۆەوەی خوای تعالی بە سەبەبی ئەوە نەجاتماندا لە ڕۆژی دوایی. و زۆریشمان پێویستە ئینسان بەردەوام چاکە و حەسەنات کۆ بکاتەوە، چونکە ڕێی قیامەت هەم بەخۆی ڕێگایەکە زۆر دوورە و قیامەتیش نەبڕاوەیە. هەتا چاکە بکەیت و حەسەنات بکەیت واللهی هەر پێویستمان دەبیت خوای تعالی عاقبەتی هەموو خلاکمان خێر بکات، وامان لێ بکات. لەو کەسانە بین کە دروشم و شەعیرەکانی دینی ئیسلام بەرز ڕابگرین، وامان لێ بکات ئەو خوای تعالی ئەو شتانێک کە دایناون لە سەلامکردنە، لە نوێژە، لە نۆڕ ڕۆژووە، لە هەر شتێکە کە بۆی داناوین بە جوانی بیکەین، بە چاچی بیکەین، لە بەر ڕەزامەندی ئەو بکەین و ئەوانە خوای تعالی لێمانی قبول بکات، بیکات بە هۆکارێک بۆ نەجات بوونمان لە عەزاب و لە سزای خۆی. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون.